دن دووبارە بکرێتەوە. دکتۆر خامۆش عومەر پسپۆری یاسایی بە دەنگی ئەمریکای ڕاگەیاندووە ئەگەر سەرۆک کۆمار هەڵنەبژێردرێت واتە ناتوانرێت حکومەتی نوێی عێراقیش پێک بهێندرێت. بەم شێوەیە پرۆسەی سیاسی لە عێراق پەکی دەکەوێت. بۆیە پێویستە پێش وادەی دیاریکراو لایەنەکان لەسەر پرسی سەرۆک کۆمار بگەنە ڕێککەوتن. لەبارەی دووبارەکردنەوەی هەڵبژاردن لاگەری ڕێکنەکەوتنی لایەنەکان ئەو پسپۆرە یاسایی ڕوونی کردوێتەوە. ئەگەر لایەنە سیاسیەکان لەسەر پۆستەکان نەگەنە ڕێککەوتن بۆی هەیە هەڵبژاردن دووبارە بکرێتەوە و ئەم خولەی پەرلەمانی عێراقیش هەڵبۆشێندرێتەوە. وەک ئەوەی پێشووتر لە تورکیا ڕوویدا. دکتۆر خامۆش عومەر دەشڵێت یەکەم دانیشتنی پەرلەمان لە 9/1 ئەنجامدرا، بۆیە 9/2 دەبێتە مانگێکی تەواو. 7 مانگیش بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار دیاری کراوە بۆ ئەوەی پرۆسەکە بە شێوەیەکی ڕێکوپێک بەڕێوە بچێت، چونکە لە دوای 9 مانگ عێراق دەکەوێتە بۆشایی دەستوری و جۆرێک لە پێشێلکاری دەقە دەستوریەکان. شەوی ڕابردوو ئیسماعیل قائانی فەرماندەی فەیلقی قودسی سوپای پاسدارانی ئێران گەیشتە بەغدا و لەگەڵ سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی شیعە کۆبەوە. بەپێی زانیاریەکان قائانی و سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی دوایین پێشهاتەکانی تایبەت باڵبژاردننی سەرۆک کۆماری عێراق و هاوپەیمانیە سیاسیەکانیان تاوتوێ کردووە و باسییان لە ڕەوتی دانوستانەکانی پێکهێنانی حکوومەت کردووە، بە تایبەتی دوای بڕیارەکەی موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر بۆ ڕاگررتنی دانوستانەکانی پێکەنانی حکوومەتی نوێ لەگەڵ لایەنە سیاسیەکان. ئەوە یەکەم سەردانی ئیسماعیل قائانی فەرماندەی فەیلقی قودس نییە بۆ بەغدا. مانگی ڕابردوش 2 جاری تر سەردانی بەغدادی کردووە. ئامانجی هەموو سەردانەکانیشی لێکنزیکردنەوەی لایەنە شیعەکان و بەشداری پێکردنیانە لە حکوومەتی داهاتوو. یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوامە لە هەنگاونان بە ڕاستەی خزمەتی زیاتری گەلانی عێراق و هەرێمی کوردستان بۆ پێکهێنانی حکوومەتێکی تەوافقی و شەراکەتی ڕاستەقینە لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی هەرێمی کوردستان و عێراق. یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوامە لەسەر سیاسەتە حەکیمانەکەی سەرۆک مامجەلال بە ڕاستەی خزمەتکردنی گەلانی عێراق و هەرێمی کوردستان لەسەر بنەمای حکوومەتی شەراکەتی ڕاستەقینە و ئێستایش هەنگاوەکانی یەکێتی بۆ ئەو مەبەستە بەردەوامە. دڵنیاویەکێتی نیشتیمانی کوردستان وەک لە ڕابردوودا کە لەسەر بەرنامەی خالی خۆش بۆ مامجەلال بەردەوامە بۆ تەعاملکردن لەگەڵ لایەنە سیاسی عێراقیەکان کە بە شێوازێک بە هەمان دووری وەستەی لەگەڵ لایەنە عێراقیەکان و لەگەڵ ئەوەدایە کە حکوومەتێکی تەوافقی پێک بێ لە نێوان لایەنە سیاسەکان کە زیاتر لە بەرژەوەندی گەلانی عێراقدایە، ئەوە بە تایبەتی بۆ ئێمەی کوردیش ئەم حکوومەتی تەوافقی زیاتر خزمەت بە بەرژەوەندەکانی گەلی کوردستان دەکات، چونکە خۆی لە سەرەتای نووسینەوەی دەستور لەسەر بنەمای تەوافقی نووسراوەتەوە و بە تایبەتی ئەو کاتە بەڕێز مامجەلال ڕۆڵی سەرەکی هەبووە لە نووسینەوەی ئەم دەستورەیە کە وا کراوە هیچ پێکاتێکی عێراق نەتوانێت دژی پێکاتەکەی تر هەنگاو بنێ یاخۆت کارێک بکە کە لە پێناو بەرژەوەندی گشتی نەبێ. یەکێتی بە هۆکاری ئەوەی لەناو خەڵکەوە باڵای کردووە، هەمیشە بۆ بەرژەوەندی گشتی و پێکەوە بوون کاری کردووە. هەنگاوەکانی ئێستای بۆ پێکهێنانی حکوومەتی تەوافقی گەواهیدەری ئەو ڕاستیەیە. طبعا یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو پێشتر ناسیوتانە حزبی هەموو خەڵکە، حزبی خەتێکی معەن نیە، حزبی هەموو لایەکە و زیاتر حزبێکی خەدەمیە، چونکە لە ناو خەڵک ڕاپێگەیشتیە. ئەوە معلومە لایەن هەموو خەڵکی کوردستان و خەڵکی عێراقیش و هەنگاوەکانی مەرحوم جەنابی مامجەلالیش پێشتر و لە بەغداش ئەوەی ئیسباتکردن نەکرد بۆ خەڵکی کوردستان، بۆ خەڵکی عێراق و بۆ خەڵکی دەوروبەری عێراقیش بەگشتی و سومعەیەکی باشیشی بۆ یەکێتی بەجێهێشتیە و خزمەتکردنیش ئەساسی منطقی مەرحوم جەنابی مامجەلال بووە. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئەو دەقەیەش لەسەر ئەو نەهجە دەڕوا پێشی وایە حکوومەتێکی تەوافقی بنکەفلەوان حلێکی تاکە حلە بۆ شعبی عێراق کە بتوانێت تۆزێ خەدەمات تەقدیم بکە. حکوومەتی ئەغلەبیەی وەتەنی وەکو ئیدعای بۆ دەکەن تەنها حکوومەتی مشاحنات و پێکدادان و بڵێن ئەزەماتی سیاسی دەبی لەوە زیاتر نابی. بە تایبەتی عێراق و منتیقا لە وەزعێکی سیاسی زۆر گەرم دەژی، بە تاکید ڕنگدانەوەی سلبی لەسەر
وەزی عراقی زۆرە و تەداخلاتی زۆرە حکوومەتی بنکەفلەوان تاکە حەلە. یەکێتی هەمیشە لەسەر بنەمای تەوافق و خزمەتکردنی زیاتری کۆمەڵانی خەڵکی کوردستان و عێراق هەنگاوی ناوە. ئێستاش بە ئاراستەی زیاتری پێکەوەبوون لەسەر ئاستی کوردستان و عێراق کار دەکات بۆ پێکێنانی حکوومەتێکی تەوافق بۆ بەرژەوەندی گەلانی عێراق بەگشتی. سەردەش عوسمان، کەناڵی ئاسمانی کەرکووک، بەغدا. یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پێکەنانی کابینەی نوێ حکوومەتی عێراق تەئەکید لە چەسپاندنی تەوافق و شەراکەت دەکاتەوە لە پێناو بەرژەوەندی هاوبەش و جێبەجێکردنی دەستور تا زەمینەی پێکەوە ژیان لە عێراقدا بە گەرەنتی بمێنێتەوە. تا دێت مشتومڕی لایەنە سیاسیەکان لەسەر پێکەنانی کابینەی نوێی حکوومەت لەسەر گۆڕەپانی سیاسی عێراق چڕتر دەبێتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستانیش پێکێنانی حکوومەتی تەوافق و شەراکەت بۆ ئێستای دۆخی عێراق بە گرنگ دەزانێت. مامۆستایەکی زانکۆش ڕای دەگەنێت چەسپاندنی تەوافق و سازان کە فەلسەفە و ڕوانینی یەکێتیە بە تایبەت بۆ ئەم قۆناغا پێویستیە. بۆ ئەم قۆناغی ئێستای عێراق کە قۆناغێکی زۆر هەستیارە و قۆناغێکی بەرەو وەرچەرخانێکی سیاسی گەورە و ئیداری گەورە ئەڕوا. ئەم قۆناغی عێراق تەوافق باشترین بژاردەیە کە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان بانگەشەی بۆ ئەکا و باشترین چارەسەرە بۆ ئەم دۆخە سیاسی کە عێراقی تێکەوتووە ئێستا، لەبەر ئەوەی کە عێراق دەبێتە خاوەنی حکوومەتێکی نیشتیمانی ئەوتۆ کە هەموو لایەنێکی سیاسی بەقەدەر پێگەی سیاسی و ئیداری و جەماوەری خۆی بەرکەوتەی دەبێت لەگەڵ هەلومەرجی بەڕێوەبردننی وڵاتە. ئامانج لە سووربوون و جەختکردنەوە لە حکوومەتی تەوافق و شەراکەت لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆ ڕەخساندنی زەمینەی پێکەوە ژیان و بەشداری پێکردنی هەموو پێکاتە و لایەنەکانە لە حکوومەتی نوێی عێراقدا. ئەگەر سەرۆکایەتی پەرلەمان بەدەست سونەکانەوە بێ و سەرۆکوەزیران بەدەست شیعەکانەوە بێ ئەو سیستەمە تەوافقی دیموکراسیەوە پێویستەکات بۆ پێداچوونەوەی بڕیارە هەستیارەکان لە دەوڵەتی عێراقا فیتۆی سەرۆکۆمار ڕۆڵێکی گەورەی بینیوە لە پێشووترا لە ئێستاشا ڕۆڵێکی گەورە دەبینێ بۆیە بە بۆچوونی ئێمە هیچ کەسێک شایستەتر نییە لە دکتۆر بەرهەم بۆ ئەو پۆستە بۆ خۆی سیستەمی تەوافقی دیموکراسی وا پێویستەکات کەەوە سەرۆکۆمار کورد بێت پشکی کورد بێت و لە ناو کوردی شاپشکی یەکێتی نیشتیمانی کوردستان بێت. تەوافق و بەرژەوەندی هاوبەش و دەستور فەلسەفە و ڕوانینی حەکیمانەی یەکێتی نیشتیمانی کوردستانە و لە تەواوی دیدارەکانیشدا لەگەڵ هێز و لایەنەکان بە سەرۆکاتی بافڵ جەلال تاڵەبانی تەئکیدی لێ کراوەتەوە. هەردی عادل، کەناڵی کەرکووک، سلێمانی. دوای کەمتر لە 24 ساعت پۆلیسی کەرکووک توانی 5 تۆمەتباری ڕووداوی کوشتنی کوڕ و باوکەکەی ڕێگەی فڕۆکەخانە دەستگیر بکات. بە سەرپەرشتی عەمید کاوە غەریب بەڕێوەبەری پۆلیسی کەرکووک شەوی ڕابردووە هەڵمەتێک بۆ دەستگیرکردنی تۆمەتبارەکانی ڕووداوی کوشتنی کوڕ و باوکێک ئەنجام درا کە دوێنێ ئێوارە بە دەستڕێژی گولە لە ڕێگەی فڕۆکەخانە کوژران. لە هەڵمەتەکەدا توانرا 5 تۆمەتبار دەستگیر بکرێت و دەستیش بەسەر ژمارەیەک چەک و تەقەمەنیدا گیرا. بەڵێ بەڕێزان هەر سەبارەت بەم هەواڵەوەک دەزانین کە دوێنێ شەوی ڕابردوو کوڕ و باوکێک لە ڕێگەی فڕۆکەخانە لە شاری کەرکووک دەستەڕێژی گولەیان لێکرا و کوژران. لە ئەنجامدا لە ماوە 24 ساعتدا پۆلیسی کەرکووک هەڵمەتێکی فراوانی بە دواداچوون بۆ ئەو ڕووداوە خستۆتە گەڕ و لە ئەنجامدا 5 کەسیان دەستگیر کردووە. من بۆ زانیاری زیاتر ڕاستەوخۆ دەچمە لای پەیامنێرمان دیار تاڵب. سڵاو لێ بێم کاتت باش دیار. لە ئێستادا زانیاریەکان لای تۆچین و هەڵمەتەکە بەکوێ گەیشتووە؟ بەڵێ دوایەوە ئێوارەی دوێنێ لە ڕێگەی فڕۆکەخانەی کەرکووک
کوڕباوکێک لە ناو سیارەکەی خۆیاندایە بدرانە بەردەستڕێژی گول لەو هەردووکیان بەداخەوە گێنە دەستدا تیمەکانی سەر بە بەڕێوەبەتی پۆلیسی کەرکووک و بەسەرپەرشتی زۆر بەڕێز کاوەغەیی بتوانن لە ماوەی 24 کاتژمێردایە کەمتر لە 24 کاتژمێردایە ئەو تۆمەتبارانە دەستگیر بکەن بۆ زانیاری زیاتر دەچمە لای مقدم عامر وتەبێژی پۆلیسی کەرکووک کە عامر بەخێراتیت زانیاری زیاتر چێ لەسەر ئەو بابەتە. زۆر سپاس ئێمە دۆنێ کاتێکە بەڕووداوەکە زانیمان جێبەجێ بەڕێوەبەری پۆلیسی کەرکووک بەڕێز عەمید کاوەغەریب فەرمانیدا بە پێکێنانی فەریقێک و لژنەیەک لێکۆڵینەوە لەسەر ئەو بابەتە ئێمە گەیشتینە شۆنی ڕووداوەکە و دەستمان کرد بە لێکۆڵینەوە نەهێشتنی تاوان و لەگەڵ بنکەی پۆلیسی تسعین هەمان ئەو کات شۆنانێکەوە کامێرەی لێ و کامێرەی چاودێری لێیە هەمووی دەستنیشان کراوە و بە فەرمانی دادوەر توانیمان دوو سێ کەس لەو ئینانە دەستنیشان کەین دۆنێ شەو بەڕێوەبەری پۆلیسی کەرکووک خۆی بە شخصی تا بەردەبەیان لەگەڵ هێزەکانە بووە لە گوندی تەرکەلان هەستان بە دەستگیرکردنی پێنج کەس لەوانێکەوە گومان دەکرێت دەستیان هەبێ لە ناو ئەوەیە و پێنج چەکش عینەن هەماشە دەستمان خستە سەر پێنج چەکی جۆری کلاشینکۆف و لەگەڵ دوو دەمانچەیە ئێمە لێکۆڵینەوەکان بەردەوامە بەڵام وەکو سەرەتای ڕووداوەکە دیارە ئەم ڕووداوێکە بووە دوژمنایەتیە لە ناو یەک بنەماڵەیە پێش وەختەی مەپارەکە یەکێک کوژرا لەو عینێن لەو جادەیە هەستان بە دەستگیرکردنی دەکەس ئەو دەکەسە هەشتی بە قەراری مەحکەمە دەرچوون نفراج دوانی حکمی عودامی خوارد ئەم دوانێکەش ئەم ڕووداوی کە ڕوویدا دوو کەسی لە ضمنی ئەو هەشت کەسێکەوە محکەمە بەریانی دابوو ئێمە بە هیچ جۆرە لە کەرکووک مەزان نادەین بە حکمی عشایری یاخود بە یاسایەکی هین پێنن عرافی عشایری ئەمانە سەروی یاسا حکم بکەن لە ناو شاری کەرکووک ئێمە ئیجراعاتمان زۆر بەتوندی وەرگردووە و مەجالش نادەین بە هیچ جۆرە لەو حکامی عشایریە بێتە ناو شاری کەرکووکەوە یاخود تەشە نەبکات. بەڵێ ینی کاک عامڕەتوانی ئاماژە بۆ بکەینکەوە ئەو کردەوەی دوێنێ ڕووداکردەوەیەکی تیرۆریستی نەبووە تەنها کردەوەیەک بۆ بەهۆی بوونی کێشە نێوان خێزانەکەدا ئاکامەکەی وا بووە. بەڵێ ئەمە کێشێکی جیناییە ئەوەی لێ بکە کە لە ئێستادا ئەو کەسانی کە دەکوژێن هەندێکی بەهۆی کێشەی کۆمەڵایەتیەوەیە و دوژمنداریان هەیە ئایا ئەگەر لە نێو خۆیانە ڕێک بکەون ئیجراعاتی ئەمان چۆنە بێت؟ ئەوانەی کەوا بەفعلی ئەم کاریان کردووە دەستنیشان نەکرێن لەلایەنی دادوەرەوە بەڵام چاڕێ فەرمانی دادوەرمانە هەتاکو تەسریحش بدەین بە هەموو کەسانی خەڵکی کەرکووک ئەمە کارێکی تیرۆریستی نیە کارێکی دژمنایەتیە لە ناو بنەماڵەیەکدا ئەمەش کۆتایی پێدێ و مەجالش نادێنێ مەحکامی عشایری لە ناو شاری کەرکووک تەشەڕ عامر هاوکارانم ئاماژە بۆ واکەن لە بوونی کێشەیەکی کۆمەڵایەتیدایە ئێوە وەکو پۆلیسی کەرکووک چۆن ئەتوانن نێوانگیری ئەو دوو بنەماڵە بکەن یا نێوانگیری دوو کەس بکەن کەوا پەنا بۆ ئێوە دەبن؟ بەڵێ ئێمە بە حکمی یاسا هەر تەجاوزێک بکرێت لە هەرچی قاتعەیەک بێ لە هەر شۆنێ بوو لە هەرچی ماڵێکش بێ ناکرێت حکمی عشایر بەکاربێنی لێرە یاسا هەیە ئەگەر یەکشێکی کوشتووە ئەوە دادوەر هەیە حکمی ئەعدامیدا بە دوو کەس لەسەر کوشتنی ئەو کەسە بەڵام ئێستا تۆ هەستی پەلاماری جهتێکی دیکە بکەیت و دوو کەس دیکە لیان بکوژی هەمان ئێمە ئیجراعات وەرەگرین و چۆن ئەو دوانە حکمی ئەعدامی بۆ دەرچوو بۆ ئەمانێکەوە ئەم ڕووداوەشیان کردو ئەمانەش حکمی ئەعدامیان بۆ دەرەچێ بەڵام وەختەکە تۆزە وەختەوێ لەبەرەوەی ئیجراعات هەیە کۆمەڵێ فحوسات هەیە ئەبێ بکرێ نەتیجەکانی دێتەوە ئێمە هەماش دەبانشی حالی مەحکەماکەین و بە هیچ جۆرێ قبول ناکەین لە هیچ هاوڵاتیەک یاخود لە هیچ بنەماڵەیەکشدا ئەم شتانە ڕوودا فەیسەڵی ئەوەل و ئەساسیمان ئێمە محکەمەی کەرکووکە هەر شتێک ڕوو بدە ئەوان لێکۆڵینەوەکەن ئەوان جیهازیان هەیە ئەوان ئامێریان هەیە ئەوان لێکۆڵینەوەکەن بە دەقیقی هەموو ئثباتات و ئەدلە لە ژێردەستی ئەواندایە نەک لە ژێردەستی خەڵکانێکی نەشارەزا و لە بواری یاسایە بڕوا حکمی خۆی بدا و قانونێک بەکاربێنێ بۆ خۆی. دەست خۆش بۆ مقدم عامر و تەبێژی پۆلیسی کەرکووک بەڵێ ڕەنگی وەک بەڕێزان ئاماژیان بۆەوە کردکەوە پاڵنەری سەرێکی لەو کردەوەی دوێنێ ڕوویدا بۆ کێشەیەکی کۆمەڵایەتی بووە و کێشەکە نەتیرۆریستی بووە نە هیچێک بۆ تێکدانی ئارامی شاری کەرکووکە و چەند تۆمەتبارێکش لە ناو شاری کەرکووکدا دەستگیر کراون کە تۆمەتبارن بە کوشتنی ئەو کوڕباوکەی دوێنێمە کۆی و زانیاریانە بۆ گەڕێمە لایەوە. بەڵێ پەیامنێرمان دیار تالب سپاس کە پێشهات و زانیاریەکانت لەو بارەیەوە پێڕاگەاندین.
دەستەی نەزاها گەندەڵیەک لە قەپانی بازگەکانی کەرکووک ئاشکرا دەکات. فەرمانگەی بەدواداچوون لە دەستەی نەزاها ڕایگەیاند. دوای لێکۆڵینەوە بۆیان دەرکەوتووە لە بازگەکانی کەرکووک لە بری 5,000 دینار بڕی 20,000 دینار بۆ کێشانی ئۆتۆمبیلەکانی بار هەڵگر وەردەگیرێت. شۆفێرانی بار هەڵگریش لە زاری خۆیانەوە ئەو گەندەڵیە لە بازگەکانی کەرکووک پشتڕاست دەکەنەوە. دەستەی نەزاهای کەرکووک گەندەڵیەک لە قەپانی ئۆتۆمبیلە بارهەڵگرەکان لە بازگەکانی شارەکەدا ئاشکرا دەکات. دەستەی نەزاها ئاشکرای کردووە دوای ئەوەی لەلایەن لێژنەیەکیانەوە لە فەرمانگەی بەدواداچوون سەردانی بازگەی نێوان کەرکووک سلێمانیان کردووە دەرکەوتووە بڕەپارەیەکی زیاد لە شۆفێران وەردەگیرێت کە بە شێوازێک بۆ هەر ئۆتۆمبیلێک بڕی 20,000 دینار وەردەگیرێت لە کاتێکدا بە پێی بڕیاری ژمارە 302 ساڵی 2019 ئەنجومەنی وەزیران دەبێت تەنها 5,000یان لێ وەربگیرێت. دەستەکە ئاماژەیان بەوەش کردووە لەسەر ئەم بابەتە و بەرهێنەر و بەڕێوەبەری وێزگەیەکی کێشکردنی ئۆتۆمبیلی بارهەڵگر دەست بەسەر کراون. جەختیان لەوەش کردوتەوە تۆمەتبارەکان بە پێی مادەی 339 لە یاسای سزادانی عێراقی ڕوبەڕووی دادگا دەکرێنەوە. شۆفێرانی ئۆتۆمبیلی بارهەڵگر ئاشکرای دەکەن کە جیاوازیەکی زۆر هەیە لە نرخی قەپانکردن لە کەرکووک بە بەراورد بە شارەکانی هەرێم و شارەکانی دیکەی عێراق. وەک خۆیان دەڵێن 20,000یان لێ وەردەگیرێت لە قەپانەکانی کەرکووک کە 15,000 دیناری سەرانەیە. وەغاتی لە عزێم 5,000 قەپانەکەی لە هەموو کورسا بگەڕێ 3,000 قەپان باز لە کەرکووکە 20,000. وڵای قەپانەکان جیاوازی زۆر تایە تۆ سێلەکەی لێرە لە کەرکووکەوە هەتا بەغا ئەڕۆی هەمووی 20,000 بەڵام لە کوردستان کە دەرچی 3,000 هەنی جیاوازێکی زۆر تیا بینی. دوای ئەوەش کوردستان بە 3,000کە لەگەڵ باشی خۆشتر لە هین هەرێم این جنوب. لەگە قەپانەکانی کەرکووکە قەپانی کەرکووک 20,000مان دیێسەنێ و لە هەموو کوردستانە لە هەموو عێراق شایە هیچ قەپانی لە 5,000 زیاتر نییە. لە کەرکووک دەرەچی بەرەو بەغا قەپانەکان لە قەڵێم قەپانت هەیە 5,000 لێسەنێ و تەواو لە بەغا دەرەچی لە سوێرە قەپانت هەیە 5,000 بەرەو عیمارە 5,000 بەڵام تەنها تاکە قەپان هەبێت لە کەرکووکایە 20,000 ئەم 15,000 لای سایقەکان وەک خاوەیەکە لێمانەسن. بە بەراورد بە شارەکانی دیکەی عێراق و هەرێم لە کەرکووک سێ ئەوەندە لە شۆفێرانی بارهەڵگر وەردەگیرێت بەرامبەر بە کێشکردنی ئۆتۆمبیلەکانیان لە کاتێکدا هەرێم بۆ هەر ئۆتۆمبیلێک بڕی 3,000 دینار وەردەگرێت بە پێی پسولەیەکی ئەلیکترۆنی بەڵام لە کەرکووک بڕی 20,000 دینار وەردەگیرێت بە پێی پسولەیەکی دەستنووس. زانانەباز کەناڵی کەرکووک. ساڵانە فەرمانگەی چاودێری کۆمەڵایەتی داوای پشکنینی پزیشکی نوێ لەو کەسانە دەکات کە خەوەن پێداویستی تایبەتن و موچەی چاودێری کۆمەڵایەتی وەردەگرن. عەتاڵڵا ساڵح یەکێکە لەو خەوەن پێداویستیە تایبەتانەی کە پشکنینی پزیشکی تەواو شەکەت و بێتاقەتی کردووە و بە گەروی پڕگریانەوە ناڕەزایەتی بەرامبەر شێوازی وەرگرتنی مامەڵەکانیان دەردەبڕێت. عەتاڵڵا یەکێکە لەو خاوەن پێداویستیە تایبەتانەی کە 4 جارە ڕێگایەکی سەخت دەگرێتە بەر و لە گوندێکی خوارەوە دێتە کەرکووک بە مەبەستی پشکنینی پزیشکی و تازەکردنەوەی مامەڵەکەی بۆ بەردەوامی موچەی چاودێری کۆمەڵایەتی بە گەرویەکی پڕ لە گریانەوە دەڵێت لە ئەگەری ڕاینەکردنی مامەڵەکەم ئەوە موچەکەم دەبڕێت. ئەمە لە شرطی گولی تعالە سەبتەجە پۆلیس بە من دەڵێت شەممەی داهاتوو سەعات 3 شەو مامەڵەی پشکینەکەت بێنە. باشە من کوا ئەتوانم ئەو کاتە بێم. ئەمە چوارەمین جارمە لە گوندێکی دەرەوەی شار دێم. لە ترسی ئەوەی موچەکەم نەبڕن لە سەعات 6ەوە لێرەم. 275,000 وەرەگرم 55,000شم لێ ئەبڕن. لەبەر خاتر ژیان
دەست لە کەس پان ناکەمەوە. من محتاجم دەست خێزانم بەڕ ناکردو بخۆی فقراتمە کلیەمە زەختمە ئەوەش هەموو راپۆرتەکانمە بە تەسویرەوە نەکو برێوڵە ئەوانە بابم بن بۆ کام لەس نەدەم بن بابم بن کاکە ئێوەڵە هەر دەرێن بەسرێ دەرێن بەسرێ ئەو پەنجانە و پەنجانە و ئێمە سعات پێنجی باینە تەختەقاواتۆتین بۆمانیان نەکردو هۆکارەکەی نازان بە قەسی خەڵک تاخیرەکەن چییە؟ ئاسانە حەلەکەی بە زەمان خۆیان نایانوێ خەڵک عەزیەت دەن ئەگەر نا ئاسانە حەلی ئاسانە فایلەکان وەرگرن لە خەڵک با مدیر بێتە دەرەوە قسە بکە لەگەڵیا لەگە ئەم خەڵکە بزا کێشەکەی چییە؟ حەلی چییە؟ لیژنەی پزیشکی بۆ پشکنینی چاودێری کۆمەڵاتی لە کەرکووک دەتوانێت هەفتانە 2000 پشکنین بۆ سەردانیکەرانی بکات و 200 پشکنین ئەنجام بدات. بەڕێوەبەری هۆبەی لیژنەی پزیشکیش ئەوە دەخاتە ڕوو کەسانێک پێویستیان بە تازەکردنەوەی پشکنین نیە بەڵام لەلایەن فەرمانگەی چاودێری کۆمەڵایەتیەوە ڕەوانی لیژنەکانیان دەکرێت. ئەمەش قەرەباڵەخەیەکی زۆری دروست کردووە. خۆی بداية مفروض أو دوار مثلا كس لجنة هي خوي كشورة بو إحالة إكابو لجنة خو أو كشورة أمينة كشور أو مثلا تخلف عقلية أو منغولية حتى من كتاب كردن بود وزارة الصحة مخاطبي كرد وزارة العمل والشؤون الاجتماعية وتي يعني نخوشي هي ناوي تجديد جرسوين سنوي ناوي إلا اللهم أقر مرد وتو أزاني من نازانم دو روجة إيه بس زخم هي لسار يعني هر لجنة تقريبا نوتو بينج أو صت زياتر فحصيكا أو إجراء مانية يعني بغى لجنة المركزية بغى علي أسبوعيا استقبال بك تقريبا صتو بنجا حتى دوصات كماكسيمم دابینکردنی چاودێری کۆمەڵایەتی لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی عێراقەوە چەند توێژێک دەگرێتەوە و ساڵانەش بە مەبەستی بەردەوامی موچەکانیان داوای نوێکردنەوەی پشکنینی پزیشکیان لێ دەکرێت. ئەوەش بەرگرانی بۆ هەندێک لەو خاوەن پێداویستیە تایبەتانە دروست دەکات. سامان سەردار کەناڵی کەرکووک. شەوی ڕابردوو تێرۆرستانی داعش لە سنووری پارێزگای دیالە پەلاماری هێزەکانی پۆلیسیاندا و کوژرا و برینداری لێکەوتەوە. بە پێی زانیاریەکان شەوی ڕابردوو ژمارەیەک تێرۆرستی داعش لە ناوباخەکانی ناحیە عەبارە لە سنووری پارێزگای دیالە تەقیان لە هێزەکانی پۆلیس کردووە. هاوکات بەهۆی پەلامارەکەەوە پۆلیسێک کوژراوە و 3 پۆلیسی دیکەش بریندار بوون. دوای پەلامارەکەش تێرۆرستانی داعش بەرەو شوێنێکی نادیار هەڵاتون هەروەها بریندارەکانیش بۆ نەخۆشخانە گواستراونەتەوە و تەرمی ئەو کارمەندەی پۆلیسیش کە لە هێرشەکەدا کوژراوە بە خاک سپێردرا. ڕۆژ بە ڕۆژ ژمارەی توشبوانی شێرپەنجە لە شاری کەرکووک لە بەرزبوونەوەدایە. پیسبوونی ژینگەی شارەکە و کەمی ڕێژەی سەوزایی با هۆکاری سەرەکی بەرزبوونەوەی حاڵەتەکانی شێرپەنجەدا دەنرێت. لە ئێستاشدا فەرمانگەی تەندروستی کەرکووک دەیەوێت لە ڕێگەی سیمینار و چالاکی جۆرا و جۆرەوە خەڵکی لە مەترسی پیسبوونی ژینگەی شارەکە هۆشیار بکاتەوە. ئەمە کەش و هەوای کەرکووکە. بە هۆکاری زۆربوونی نەخۆشیەکان و بە تایبەت شێرپەنجە دادەنرێت. چەندین هۆکار هەیە بۆ ئەم بارودۆخەی کەش و هەوای کەرکووک. ڕێژەی توشبوون بە شێرپەنجەش لە بەرزبوونەوەیە. ئەوەی لە عێراقدا تۆمار کراوە هەزاران توش بووە بە نەخۆشیەکە. فەرمانگەی تەندروستی پارێزگاکە لە ڕێگەی سیمینارێکەوە ترسناکی شێرپەنجە و چۆنیەتی خۆپارێزی دەخاتە ڕوو. نتحدث عن ثاني أكبر قاتل البشرية. شێرپەنجە دووەم گەورەترین هۆکارە بۆ مردنی مرۆڤ لە جیهاندا. 20 ملیۆن توشبوو هەیە و تا ئێستا 10 ملیۆن کەس بەهۆیەوە گیانیان لەدەستداوە. لە عێراقدا 35,000 توشبوو تۆمار کراون. کەرکووکیش توشبوویەکی زۆری هەیە و چارەسەر وەردەگرن. پیسبوونی ژینگەش بە گەورەترین هۆکاردا دەندرێت لە شارەکە. ئەم سیمینارانە لە سەدا 30 هۆکارە بۆ ئەوەی خەڵک بە دوور بن بە تایبەت لە جگەرە و خواردنەوە کحولیەکان. الابتعاد عن التبوغ وكذلك الكحول. لە کەرکووک ناشاردرێتەوە ڕێژەکە لە هەڵکشانە. تەنها لە 2 ساڵی ڕابردوودا زیاتر لە 1000 حاڵەتی توشبوون بە شێرپەنجە تۆمار کراوە. لە ناوچە جیاجیەکانی دیکەشەوە بۆ چارەسەر ڕوو لەم پارێزگایە دەکرێت. پزیشکانیش هۆکارەکانی
دەخەنە ڕوو. بەتایبەت یەگەر باسی شاری کەرکووک بکەین کە شارێکە نەوتاویە کە دەور و پشتی شاری کەرکووک چەند کۆمپانیایەکی حکومی کە لە کۆنە و کەتیای ئیشەکان شەریکەی بابین کۆمپانی باکووری نەوت و غاز و جگە لە ئەو کۆمپانیا بابلین کە لە سەکتەری تایبەت ئیشەکەن کە زیادیان کردووە کە واکە ژینگەی شاری کەرکووک پیستر بووە لە بەراوتێکی لەگەڵ جاران ئەو خزمەت گوزاریەکە لە ڕووی بەلەدیەوە کە زباڵە و خاشەک کە زۆری کردووە ناو شەقامەکانی کەرکووک ئەوە شوای کردووە لە ڕووی سایکۆلۆژی و لە ڕووی تەندروستیەوە کە گاریگەریشی زۆر خراپی هەبووە وای کردووە نەکو بە شێرپەنجە نەخۆشیەکانی ترشی بەرەو زیاد بوون بردووە ئەو نەوع دەرمانانە کە گرانن لە ڕووی سعرەوە ئێستا ئەمڕۆ دابیرمان کردووە سەرەکەی ڕاژەی تۆمارکردنی ئەو نەخۆشیانە زیاترە بێت. لە وڵاتێکی وەکو عێراق بە تایبەت کەرکووک کەم تەرخەمی حکوومەت و پیسبوونی بەردەوامی ژینگەی شارەکە وای کردووە نەتوانرێت وەک پێویست ڕێگری لە توشبوونی زیاتر بکرێت. ئەمە لە کاتێکدایە ئەم وڵاتە بۆ چارەسەرکردن تەنها پشت بە 4 سەنتەر دەبەستێت کە یەکێکیان لە کەرکووکە و ئەویش خێرخوازان دروستیان کردووە. یوسف مراد، کەناڵی کەرکووک. سپاس بۆ هاوکارانم و بۆ ئێوەی بینەریش. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.